هەر سەبارەت بە پەیامەکانی موقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی نیشتیمانی شیعە کە ئاراستەی لایەنی دەسەڵاتداری عێراقی کردو کە هەموو لایەک باش دەزانن دەسەڵاتی عێراق لە دەستی شیعە یاخود هاوپەیمانی شیعەکاندایە. هۆکاری ئەمە چییە؟ بۆچی ئەن لەم کاتەدا سەدر هاتووە ئەم پەیامە تا ڕادێکی زۆریش پەیامێکی توندە ئاراستەیان دەکە. مەبەست لێی چییە؟ ئەمانە کۆمەڵێک بابەتن ئێمە دەمانەوێت لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر فەتاح شێخ سیاسەتمەدار ڕاستە و خۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز دکتۆر فەتاح شەوتان باش سوپاسانەکەین کە بەشدارن لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 بڕای ئێوە بۆچی دەبێت موقتەدا سەدر بکرێتە ئامانج؟ کێن ئەوانەی دەیانوێ بیکەنە ئامانج؟ شكرا جزيلا. زۆر سپاس. تحية طيبة سڵاوێکی گەرم لە بەڕێستان لمشاهدينا و الأعزاء بۆ بینەرە بەڕێزەکانتان لە کەناڵی کوردستان 24. هەروەک سەرەتا باستان کرد من ئێستا لە بەغدا لەگەڵ هەرێمی کوردستانی خۆشەویست قسە دەکەم وەک هەموو لایەک دەزانن و ئاشکرایە کە بەم دواییانە چەند کەسێک هات ئەم جۆرە دژمنایەتیەی بەڕێز موقتەدا سەدر کرد بێ هیچ هۆکارێک تاکە هۆکارەوە بووە بەڕێز موقتەدا سەدر ئامادە نەبووە لە هەڵبژاردن لەگەڵ گەندەڵکاران بەشدار بێت و لەگەڵ گەلی عێراق بە ئۆپۆزیسیۆن دەمێنێتەوە لە دەرەوەی پرۆسەی سیاسی دەبێت. ئەمەش وای کرد گەندەڵکاران لە نێو دەسەڵاتدا تووڕە بن و نیگەران بن. ئەمەش ژمارەیەک لەوانەیە کە ژمارەیان کەم نییە لە ڕاستیدا لە مەرجعیەتی بەڕێز موقتەدا سەدر جیابوونەوە بە دوای چەند مەرجعیەتێک کەوتون کە لە دەرەوەی عێراقە. ئەمە زۆر بڕون و باشکرایی پێتان دەڵێم هاوبەشێکیان بخۆیان دۆزیوەتەوە ئەویش دوژمنایەتیکردنی بەڕێز موقتەدا سەدرە چونکە ئەو بە دوای چاکسازیدا دەگەڕێت و بووەتە بربەستێک لە بەردەم گەندەڵکاران چونکە ئەجەندایەک هەیە ئەجەندای دەرەکی هەیە نایەوێت بەڕێز موقتەدا سەدر وەکو نوێنەرێکی ڕاستەقینەی پرۆژەی نیشتیمانی عێراق بمێنێتەوە لە ناوەڕاستی پرۆژەی ئەجەندایەکی دەرەکی. زۆر باشە دکتۆر فەتاح ئێوە دەڵێن ئەجێندایەکی دەرەکی هەیە دژی بەڕێز موقتەدا سەدر. مەبەستت لە ئەجێندای دەرەکی چییە؟ لە چۆوە لە چ وڵاتێکەوە لە چ لایەنێکەوە؟ لە ڕاستیدا ئێمە دەزانین کە دەزانین وتەبێژەکە کێ من لەگەڵ بەڕێز محەممەد سەدر و موقتەدا سەدر لنجیکۆ دایانناسم لە ڕاستیدا و بەم دواییانە بە ئاڵنگاریەکی سەخدا تێپەڕی چونکە وکە مەرجعیەتێکی عەرەبی نیشتیمانیە لە نێو هەڵقوڵاوی عێراق لە ڕاستیدا ئەو بەشێک لە مەرجعیەتەکان کە خۆیان کاریان ئەوە بوو شۆڕش هەناردە بکەن. ئەم ڕۆژ بەڕێژ موقتەدا سەدر بە هەمان هەنگاوەکانی باوکیدا دەڕوات لە بەرامبەریشدا هەمان گروپ یاخود تیم یاخود لایەن هەیە کە پێشتر و ئێستاش دژایەتی بەڕێز محەممەد سەدری کردووە ئێستاش دایانەوێت بربەز لە بەردەم ڕۆژەکەی بەڕێز موقتەدا سەدر دروست بکەن. ئەمەش لای سەدریەکان قبولکراو نییە. ئەمە تەنیا ئاراستە کراوی ئەمان نییە بەڵکو بۆ هەموو جیان باشە چونکە ئاشکرای دەبین بەڕێز موقتەدا سەدر لە حکوومەت زۆر باشە. بەڕێز دکتۆر فەتاح کەوتوەتەوە ئێوە باسی پرۆژەکەی موقتەدا سەدر زۆر دەکەن. ئەو پرۆژەی بەڕێز موقتەدا سەدر چییە؟ چه پرۆژەیەکی پێ خۆ بەشداری هەڵبژاردن ناکات؟ ئەگەر بەشداری نەکات چۆن پرۆژەکەی سەرەگرێ؟ ئایا ئەمە گۆڕەپانەکە بۆ ئەو لایەنانە چۆڵ ناکە کە موقتەدا سەدر بە گەندەڵ ناویان دەبات؟
لا يتمكنوا من السيطرة على ناتوانن لأمرين دیمەنی رفض جماهير سیاسی کۆنتترۆلکەن بەهۆی دوو هۆکارەوە یەکەم خەڵک قبول ناکەن کاتێک بەڕێز سەدر لە پرۆسەکشایەوە و شەڕیەتی لەسەر هەڵگرت تەنانەت تا ئێستاش چارەسەرەکەیان چارەسەری بەشێک لەوانە ئەوە بووە السيد المرجع السيستاني هاتن فاتحیان لەسەر هاوژینی بەڕێز سیستانی خوێندەوە بەڵام بەڕێز سیستانی قبولی نەکرد بڕۆن بەشداری لە تازیەکەی بکەن لەلایەکی دیکەشەوە مەرجعیەت خۆی ئێستا پەیام دەنێرێت پێیان بۆ جەماوەری شیعی و شەقامی عێراقی دەنێرێت کە مەرجعیەت لەمانە ڕازی نییە چونکە ئەوانە بەلاڕێدا ڕۆیشتون لە سەرڕێڕەوی مەرجعیەت نەماون لەلایەکی دیکەش دەمێ بڵێم بەڕێز موقتەدا سەدر لەلایەکی دیکەشەوە چەندین جار هەوڵی داوە هەوڵیش دەدات پرۆژە نیشتیمانیەکەی پرۆژەیەکی سەروەری بێت بۆ بڕیاردان بێت نەک جێبەجێکردنی بڕیار ئێمە لەلایەکی کە ڕوبەڕووی گەندەڵی دەبینەوە چاکسازی لە پرۆسەی سیاسی بکەین دەبێت ڕوو بەرە و دەوڵەتێکی دەستوری هەنگاو بنین دەستور نووسراوەتەوە لە کوردستان لە ناوەڕاست لە جنوب لە شیعە هەمومان قوربانیمان داوە هەمومان قوربانیمان داوە لە پێناو نووسینەوەی ئەم دەستورە ئێستاش حکوومەتەکان یەک لە دوای یەک ئەو دەستورە پێشێل بکات کەس ئەمە قبول ناکات ناوێت دەستور تەنیا پارچە کاغەزێک بێت لە بەردەمەمانە بۆیە ئەم هەڵبژارنی ئەم خولە لەلایەکی دیکە پێشێلکردنی دەستورە چونکە لە مادەی نۆی دەستوردا هاتووە داوا دەکات گروپە چەکدارەکان داماڵبرێن لە چەک دوور بخرێنەوە ئەو میلیشیانەی لە دەرەوەی چوارچەوەی حکوومەتدان چاکە 5 تا 9 گروپی چەکداریش و میلیشیاش ئێستا لە هەڵبژاردن بەشدارن بۆیە بە شێوەیەکی بنچینەی ئەگەر هەڵبژاردن بەڕێوە بچێت من دەمەوێت بڵێم کە گومانم هەیە بەڵام ئەگەر هەڵبژاردن بەڕێوە بچێت نادەستوریە دەستوری نییە چونکە کەسانێکیان چەکیان لە دەستە شەڕیانی دەرەوەی چوارچەوەی دەوڵەت زۆر باشە کەواتە بەڕێز بەشداری لە هەڵبژاردن زۆر باشە کەواتە بەڕێز دکتۆر فەتاح ینی ڕەوتی نیشتیمانی شیعە با سەرۆکایەتی بەڕێز موقتەدا سەدر ئێوە لەگەڵ ئەوەدان هەڵبژاردن ئەنجام نەدرێت نەخێر ئێمە لەگەڵ ئەوە نین بەشداری لە هەڵبژاردن بکەین هەڵبژاردن بەڕێوە بچێت یان نەچێت ئێمە بربەست نین هەروەک گوتم پرۆسەکە بە دیموکراسیەت بەڕێوە بچێت داوا دەکات خەڵک بەشداری بکەن هەروەک لە جیهاندا هەیە هەڵبژاردن بکرێت خول لە دوای خول لە هەموو خولێکدا باشتر بێت بەراورد بەڕابردوو ئێمە لە عێراق پێچاوانەیە ئەو خولانەی کە دێن خراپترن لەوانەی ڕابرد ئەمە ڕاستیەکەیە باش ئەی جێگرەوە چییە ماقولە بەڕێز موقتەدا سەدر یاخود سیاسەتمەدارانی هەرێمی کوردستان یاخود سیاسەتمەدارە سوننەکان ئەو باوەڕیان هەبێت دووبارە بوونەوەی هەمان سیاسەتمەداری درۆزن بگەڕێتەوە دووبارە بکرێنەوە کە پێشتر گەندەڵ کار ئەمەش کێشەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە حکوومەتی فیدراڵ هەم کێشەیە ساڵی 2010 ڕێککەوتنی نێوان حکوومەتەکەی مالیکی و برایانی هەرێمی کوردستان کرا دواتر ڕێککەوتنی کە دیکە کرا لەگەڵ ڕەوتی سەدر و لایانی دیکە بەڵام هیچێکیان جێبەجێ نەکرا ئێستاش ناوێت بەشداری لە پرۆسەیەکی سیاسی بکات کە ناتوانێت تێیدا حکومڕان بێت یاخود خەڵک بەکار بێنێت لە پێناوەوەی زۆر بێتە ناو بەڕێز سیاسیەوە ئێمە ڕێگری لەو کەسانە ناکەین بەڵام ئێمە دەمانەوێت بەڕێز دکتۆر فەتاح هۆشداری سەر خەڵک وریابن باش بەڕێز دکتۆر فەتاح من دێمەوە سەر نامەکەی بەڕێز موقتەدا سەدر کە تیایدا دەڵێ ئێران لە شەڕی 12 ڕۆژەی لەگەڵ ئیسرائیل زیانی زۆری بەرکەوت عێراق بەرگەی 12 سەعات ناگرێ من دەمەوێت بزانم مەبەست لەم قسانەی بەڕێز سەدر ئەوەیە کە عێراق لە ژێر هەژمونی ئێران بێتە دەرێ یاخود ئێستا لە ژێر هەژمونی ئێراندایە
يعني الآن مطروح في الساحة ئەوەی ئێستا لە گۆڕپان سیاسەکەی عێراق و شیعەتدا هەیە دوو پرۆژێ یەکەم پرۆژەیەکی سیاسی شیعی دەوڵەتی فەقیهاتی دامەزرێنێت داوای سیاسەتی پاشکۆیەتی ئێران دەکات ئەمەش پێچوانەی پرۆژەی نیشتیمانی شیعی عێراقە کە بەڕێز موقتەدا سەدر نوێنەرایەتی دەکات ئەو بەو پەیامەش بەڕێز موقتەدا سەدر ویستی ڕەوتی نیشتیمانی شیعی عێراقی ڕابگەێنێت ویستی پامێک بۆ هاوپەیمانان و نێودەوڵەتی و عێراقیش بگەێنێت بۆ ئێرانیش پامێک بگەێنێت کە شیعەکانی عێراق نوێنەرایەتی عێراق دەکەن ڕێگە نادەین تەنانەت نێوان ئێوە و ئێمەش کە قوڵایەکیشی شیعی استراتیژی هەبێت تەنیا ئێمە وەکو عێراقیەکان خۆمان حکمڕانی عێراق بکەین هەرچۆن شیعەکانی ئێران کە ڕێزیان لێ دەگرین لە بڕیارەکانیشیان سربەخۆن ڕێگە نادەن دەسوەردام بکەین شیعەکانی بەحرین لوبنان و سعودیا ئەوانش ڕێگە نادەن ئەمە واتای ئەوە نییە ئێمە فراوان خوازی دەکەین لە ناوچەکەدا لەسەر هەژماریەوەی کە چۆن شیعە لە بەحرین هەیە دەبێت دەسوەردانی عێراق لەوێ بکرێت نەخێر ئێمە دەبێت لە وڵاتی خۆمان کار بکەین سامانی خۆمان بپارێزین ئەم سامانە تەنیا بۆ شیعەنیە بەڵکو بۆ سونەیە بۆ تورکمانە بۆ کووردە بۆ هەموو پێکاتەکانە بۆیە لە دەرەنجامدا دەبێت لە پرۆژەیەکی نیشتیمانی عێراقی تێبگەین دەستکەوتەکانمان بۆ مسۆگەر بکات بۆچی سامانەکەی عێراق بچێتە دەرەوەی دۆلارەکەی نەوتەکەی لەلایەن لایەنێکەوە بە قاچاق ببردرێت بۆ چونکە بەرژەوەندی هەیە لایەن کەسایەتی سیاسیەوە تۆ لە من تێدەگەی کە ڕۆژێک لە ڕۆژان هاتووە ئەم کارانەی کردووە نەخێر دەبێت بە هەمووان بڵین کە ئەم وڵاتە سربەخۆیە و دەبێت سربەخۆ بێت منیش هۆشداری دەدەم زۆر باش ئەگەر دوور بێ خدا ئەگەر ئۆپەراسیۆنی سەربازی نێوان ئێران و ئیسرائیل 12 ڕۆژ بەردەوام بوو عێراق 12 کاتژمێری بەرگە ناگرێت چونکە هێزێکی سەربازی لە عێراق نییە چەکێکی هەبێت هاوسەنگ و هاوتابێت لەگەڵ چەکی دوژمن بۆیە وڵات بەرە و جەنگێکی دۆڕاو دەبین دەبێت سیاسەتێکی دروست بگرینە بەر بڕیارەکەمان نیشتیمانی بێت نەک پاشکۆی بڕیارێکی دەرەکی بێت من لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکە ئێوەوە دەڵێم بڕیاری نیشتیمانی عێراقی دەبێت بڕیارێکی سربەخۆ بێت ئەمە داواکاری بەڕێز موقتەدا سەدرە لە چاکسازی نەک تەنیا لە وەستانەوە لە دژی گەندەڵکاران بەڵکو یەکێک لە داواکاریەکانی ڕاگررتنی دەسوەردانی دەرەکیە و ڕاگررتنی ئەو پەیوەندیانی نێوان لایەنە سیاسیەکان و گروپە دارەکان و لایەنە دەرەکیەکانە ئێمە قوبڵ ناکەین بەهۆی دەسوەردانی دەرەکی عێراق بە ئامانج بگیرێت زۆر باش یاخود سزای بەسەر پێندرێت لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە سزاکان ئابووری بن ئێمەش هیچوان لە دەست نێت زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر فەتاح شێخ سیاسەتمەدار ڕاستەوخۆ لە شاری بەغدا و لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش